ئەمەش بۆ تۆ. ئارمینگار دوو نامەت بۆ هاتووە. ئەی خوایە گیان دوو نامە؟ یەکێکیان لەلایەن باوکتەوەیە. ئۆ دیسان کتێبێکتن چەند گوناحە. و ئەوەکەی دیشان لەلایەن پورتەوە بۆت هاتووە. پورە لیزە؟ خانمەکان ئەوە هەموو شتێ بۆ ئەمڕۆ. چەند جانەیت؟ تکاتان لێ دەکەم شتێ هەیە. دەبێ پێتان بڵێم کە من ئەم شەو لێرە نابم و دەچمە ماڵی پورم و لەوێ دەمێنمەوە، بۆیە لە قوتابخانە نیم. واتە ئەم شەو پشکنی نییە وەکو شەوەکانی تر، بۆیە تکاتان لێ دەکەم زوو بخەون و شتومەکەکانتان بڵاو مەکەن. تێگەیشتن خۆشەویستەکانم و لایەتان نەچێ بەیانی زوو لە خاو هەڵسن. باڵێ! من زۆر دڵخۆشم چونکە توانیم پێڵاوەدراوەکە چاک بکەمەوە. زۆر سپاس پیتەر. چەند چاکت کرد؟ ئەمە زۆر ئاسانە. زۆر سپاس پیتەر. خانمەکەم خوات لەگەڵ. خوات لەگەڵ. سالی پێم بڵێ تاکو ئێستا لەکوێ بووی؟ پێم بڵێ بۆ درەنگ لە بازار هاتیتەوە؟ دەی قسە بکە دەی؟ داوای لێبوردنەکەم بەڵام پێڵاوەکەم دڕاو نەمتوانی بڕۆم. پێڵاوەکەم چا کردەوە ئینجا هاتمەوە. سالی گوێ بگرە، ئەم بەهانە پڕپوچانم ناوێ. ئەگەر بە دڵی شنی ئەم شوێنە بڕۆ بەجێی بێڵە. ئەمە ڕاستە، تۆ زۆر دواکەوتی. لەبەر ئەوە ناچوار بووم جۆری خواردنەکە بگۆڕم، خاتومێنشنی شا سەرزەنیشتی کردم. تێگەیشتی؟ داوای لێبوردنەکەم. تکات لێ دەکەوت. چیت دەوێ؟ بە یارمەتیت من بۆ خات و سالی ئامادە بکەم؟ وتت چی؟ خات و سالی نانی نیوەڕۆی نەخواردووە. ئەوە گرفتی سالی خۆیەتی. سالی ئەگەر دەتەوێنان بخۆی دەبێت کارەکان بە خێرایی ئەنجام بدەیت. بەسەر چاو خاتمۆلی. خات و سالی ئەم پارچەنانە وشکە بە شتێک تەڕ بکە و بە خێرایی بیخۆ. زوو بەدەی. زۆر سپاس ڤیکی. ڤیکی سالی نابێ نان بخوات. ئەگەر یارمەتی بدەی باش بزانە تۆش سزا دەدەم. دەی بڕۆنەوە سەر کارەکانتان. شەوشاد شەوتان شاد.
بەڵێ تکا لێ دەکەم تۆ بڕۆ بۆ ژوورەکەی خۆت من هەموو قاپەکان دەشۆم نابێ بە تەنیا جێت بێ هەڵم سالی گیان بێخەم بە چونکە من نانی ئێوارەم خواردووە بەڵام خان مەکەم من باشتر دەزانم ئەگەر هەر شەوێک نانم نەخوارد بێ ئەوەی سوانام نەبووە کار بکەم باوەڕت بێ تاوەکو نەمتوانیوە بەسەر قاڵدرمەکانیش کەوم بۆیە تکار لێ دەکەم تۆ بچۆ بنۆ من هەموو قاپەکان دەشۆم زۆر سپاس ڤیکی خۆیەکیان ئێستا ئارمیگار لە ژوورەکەی منە ئارمیگار ماری چۆنن تۆ چۆنی دەسەلی ئەم شەوقاتی ئیمیلیا چۆماڵی پوری لەبەر ئەوە نەیە ژوورەکەماوە بشکنێ سالی دەتوانین ئەم شەو بە ئارامی لێرە بین؟ بەڵێ لەبەر ئەو هاتون بۆ ئێرە؟ بەڵێ بەڵام ئێمە دەترساین لەبەر ئەو مشک بە دەرکەوتن و لە ژوورەکە دەسوڕانە و ژوورەکە زۆر تاریک بوو ئەو پەرتووکە چییە؟ باوکم بۆی ناردووم منیش بۆ تۆم هێناوە بیخوێنیتەوە ئەم پەرتووکە نووسەری بەناوبانگ کارلان نووسیویەتی چی؟ هیچی لە دەزانی؟ بەڵێ ئەمە ئەو پەرتووکەیە کە دەمیست باوکم بۆم بکڕێت باوکم دەوێت تا پشووی هاوین کە دەگەڕێمەوە هەموو شتێکم دەربارەی ئەم کتێبە زانی بێت بەڕاستی؟ ها ئەمە محاڵە گەر لێبێ ئارمیگەر با یەکەم جار بۆت بخوێنمەوە دوایی بۆتی دەکارمەوە بەم جۆرە بەبیرت دێتەوە بەڕاستی؟ ئەم قاپەچێ بەدەستەوە زۆر باشە ئەو خواردنە بۆ خات و ئیمیلیای دەبم کە هەموو شەوێک داوای لێ کردم ئەو خواردنەی بۆ ببم تۆ درۆ دەکەی ئەم شەو ئیمیلیا ڕۆیشتووە بۆ ماڵی پووری بۆ ئەوەی لەوێ بخەوێت ڤیکی چێ داوای لێ کردووی ئەمە بکەی بەبێ مۆڵەتی من دەی پێم بڵێ ئەجینە ئەوە ڤیکیە خاتومێشن سەرزەنیشتی دەکات چەند گوناحە ئێستا پێم بڵێ چێ خواردنەی دەخوارد کە لە دەستتدا بوو تکا لێ دەکەم خاتومێشم ببوورە زۆر برسیم بۆ ویستم بیخۆم لە ژوورەکەم لێم ببوورە چی؟ لە ژوورەکە؟ بەڵێ ویستم لە ژوورەکەم بیخۆم ئای چ کچێکی ناتوانم بتبورم دەبێت لەم پەیمانگایە بڕۆی هەر ئێستا تکا لێ دەکەم بمبوورە تکا لێ دەکەم بمبوورە بمبوورە تکا لێ دەکەم دەرم مەکە بێدەنگ بە بڕۆ بۆ ژوورەکەت بە زووترین کات
خاتومێشن دێتە ئێرە چی بکەین؟ چی؟ چراکە کەم بکەنەوە. ڤیکی خان مەکەم. داوا لێبوردن دەکەم ئازیزەکەم، خواردنم بۆ ئامادە کردبووی بەڵام خاتومێشن پێی زانی. داوا لێبوردن دەکەم. ئەمە چ کارێکە؟ بەڵام بێخەم بە پێم نەگوت خواردنەکە بۆ تۆیە، هەرچەندە زۆر بەتوندیش لێیدا. سالی گیان دەتوانی بچی پشوو بدەی چونکە ئازارم نییە. بەڵێ خان مەکەم. ڤیکی سالی بەڵێ پێدەچێتەوە ڤیکی برسیتان بێ، لە بیرم چوو شتێکتان بۆ بێنم. داوای لێبوردنتان لێ دەکەم. ئای چۆن لە بیرم چوو. سالی پورە باشەکەمت لە یادە کاتێک چوین بۆ لای؟ بێگومان مەبەست پورە لیزایە؟ بەڵێ لە ڕاستیدا ئەو قالبێکێکی بۆ ناردووم. کێک؟ لە بیرم چوو ئێستا دەیهێن و پێکەوە دەیخۆین و ئاهەنگ دەجێڕین. ئارمینگارد بەڵام ئەگەر بچیت خاتومێشن دەتبینێت. خان مەکەم سەبارەت بە هەندێک شت خەمت نەبێ لەبەر ئەوەی خاتومێشن گەڕایەوە ژوورەکەی خۆی. من دڵنیە. کاتە ئارمینگارد زۆر ئاگاداری خۆت بە تێگەیشتی؟ ئەم شەو ئاهەنگ دەگێڕین هەر چوارمان. باشە ئێستا مێزەکە ئامادە دەکەین. ئەمە شاڵی ئارمینگاردە. ئەمەمان دەبێت بە تەواوی زۆر جوانە. باشە من دەچم پارچە قوماچێکی جوان دەهێنم بۆ سەر مێزەکە. باشە خێرا بە ڤیکی. بینیت؟ چی؟ با بچین بە لاڤینیا بڵێ. ڤیکی کڵاوکەی خۆتم نادەیتێ؟ کڵاوەکەم؟ بەڵێ بەڵام پێم بڵێ چۆن بەکاری دێنی؟ دەبێ دەری بڕین ئەمە گوڵێکی ڕاستیە لە ناو گوڵدان. چەند پێی دەچی؟ تێگەیشتم ئێستا ڕێخستنەکەی ئاسان بوو. ها ئارمینگارد سەرکەوتی بەڕاستی. بەڵێ بەبێ هیچ گرفتێک ئەوان خەوتە بوون. من زۆر دڵخۆشم دەی بادانیشین لەسەر خوان. هەستت بەمە کردە و بە درێژایی کات؟ بەڵێ لەو کاتێ خاتومێشن سەرزەنشی ڤیکی کرد من هەستم پێ کرد. جاتی لە سالی ئەوانی تر دەکەی. ئاگاداریان دەکەمەوە بۆەوەی هەرچی بیانەوێت نیکەن. ئەمە لێرە ئەمەش بارچەیەکی تر ئەمەش بۆ تۆ. لەبیرتان بێ ئێرە ژوورە ناڕێکەکەی من نییە، هۆڵە گەورەکەی ئاهەنگێڕانە لە کۆشکی ڤێرسال کە ماری ئەنتوانێت لێ ژیاوە. چی لێرە؟
دەبێ وا دەیبنێنەوە بیری بکەینەوە ئێمە لەم کۆشکە جوانە ئامادەین. ئەو بەکسادانەی کە پاشا لویسی 16 داواتی کردوون دێن و بەشداریم ئاهەنگە دەکەن. بەڕاست؟ بەڵێ بەڕاست. بەڵێ پێویستەوە بیر بکەمەوە. ڤیکی ئەوە چیتە؟ بەڵێ ئێستا من وا بیر دەکەمەوە کە لە ناو کۆشکی ڤێرسای دەژیم. بەڵێ من ئێستا لە ناو کۆشکی ڤێرسای دەژیم. بەڵێ لە ناو کۆشکی ڤێرسای کار دەکەم. تکایە ڤیکی خۆت ئەها ماندوو مەکە. زۆر باشە مێزەکە ئامادەیە. بەڵێ ئەم کێکە پورە لیزا کردوێتی. نەخێر نەخێر ئەمە کێک و بسکویت نییە، بەڵکو گۆشتی ناسکە و لەگەڵ کولێرەی گەرم بە تایبەتی بۆ کۆشکە شاهانە دروستکراوە. تەواوی قاپەکانیش لەسێر دروستکراون. دەبینن زەویەکە بە مافوری زۆر جوان ڕازاوەتەوە. پێویستە سۆپەکە هەڵکەم. سڕەیا بە برمیچەکە هەڵوەسراوە. ئێرە هۆڵە گەورەکەی ئاهەنگێڕانە، ئێمەش خانمە دیارەکانی ناو کۆمەڵگەین. فەرموو بۆ هۆڵی ئاهەنگێڕان.